بله او بروکسل بو میوان من هيا دكتور اسماعيل كامل سروكي كونفدراسيون رافندا كردستاني جستوكهولم الجلمنا. دكتور اسماعيل بخير هاتي مالا وافابا و خو پیشاندان و میتین کرن من حسكر بزانبم هوني تاني بوان خو پیشاندانان بسکنن یا جیت پلانك ويا دن هيا لدرفه سلافوريج بو روداو براسي تختيتك قال لك باش كري رول سرها وهم خطشان دانك كمال ولاتي اوروبيكر كونفدراسيون ربندا كردستاني بريار دايا كايما شنو بيفا همو چالاكي خوا تيخن جير خدمتا هرچا پرچه كردستان او ايريشي ايراني دست بيكر لسر هرما كردستان نيام ام هفدو كومبونا هرچا پرچه كردستان او جارا يكيا كردستاني دور حزبایەتێ وەکو کوردستانی هاتن بەشداری خۆپێشاندان ناکرد ئەو خۆپێشاندان زێدەتر مەساجێک بوو بۆ دوژمنێ کورد ئیسرنا ئەم لێدارا ناوەستن ئەمەشنەوە پێوە هەر تشتێک هێریشێک بێسەر هەر پەرچێ کوردستان وەکو کۆنفدراسیۆنا ڕەوەندا کوردستانی لە دەرەوەی وڵات کە ڕۆلەکەمەی گرنگ پێویستە هەبە بۆ پشتگirtiya ملەتێ کورد و پشتگirtiya داخوازێ ڕەوای ملەتێ کورد براستی سپاس بۆ بەشدارانی ئێمەژێ کە ینی لە دەرەوەی ستۆکهۆلم باکوورە ستۆکهۆلم لە هەنێکجی 25 دەرەجە بن سفر بوو تەبوێژی هاتن بەشداری ئەوەیە بوون ینی زۆر سپاس بۆ ڕوودا و بۆ کەنالی کوردیش بۆ بەشدارانی ئەوانە. دکتۆر ئیسماعیل ته هەفدیتنین وایەن دیپلۆماتیکجی چێبوون لە سەروان ئێرشێن کۆ چ دچنە سەر ڕۆژئاوای کوردستانی چیژی ئێرشا ئێرانی سەر هەولێرێ بەلێ بۆ پێشترژی گەلێکی پەیوەندیەمەی دیپلۆماسی بووە بۆ ئێریچێن تورکیا لەسەر ڕۆژئاوای کوردستانێ دەهان پەیوەندیەمەی دیپلۆماسی بووە لەسەر ئەوتتا و هەروەها بۆ ئێریچێن ئێرانێ لەسەر هەرێما کوردستان جارێکە دیتر پەیوەندی بووە ئێمە بە بەردەوامی وەکو لۆبیکی کورد لۆبیێن کورد لە دەرەوەی وڵات پەیوەندیەمە لەگەڵ وەزارەتی دەرەوەی وڵاتان هەیە وڵاتی یەکێتی ئەوروپایە ئینگلیستانە ئەوسترالیایە یاپانە کەنەدایە ئەمریکایان لە هەموو جیهان ئێمە ئەو پەیوەندیەمە هەنە و بتایبەتی ئەف ساڵا داوی زێدەتر ئەو پەیوەندیەمە بۆ خزمەتە کوردستانش بوو ناسکردنا پرسا کوردە ئیتر پێویستی هەیە کە ئالیکاری کشمەرە بێ پشتگirتی کشمەرە بێش بۆ سەرخۆبوونا کوردستان مافی کورداڕەوایە بەڵێ ئەوروپی چ دبێژن دکتۆر ئیسماعیل لە سەروان ئێرشان ئۆروپیش بەردبێژن ئەم ئیران ناس دکەن ئەم تورکیاژی ناس دکەن یعنی ئەو هەردوو وڵاتانە کە حساب دەبێ وەکو دوژمنێ کورد ئیتر ئەوانە قەت قبول ناکەن کوردستان سەربخۆ بە و ڕۆژ بە ڕۆژ ئەو پارتیەن ناو پەرلەمانی ئۆروپیدا پشتگirتیامە دکەن هەموو ینی دەخوازم نمونا سوێدێ بینم کە وەختا ڕفراندۆمێ دوو پارتی پشتگirtiya سەربخۆبوونا کوردستان دکەن نوکە هەشت پارتیەن سوێدی پشتگirtiya سەرخۆبوونا کوردستان دکەن ئیجار نەتەنێ لە سوێد هەموو وڵاتی دیترژی وەختا دانوستاندن دبە هەموو دبێژن کوردستان تایبەتمەندیە کوێیە هەیە زمانی کوردی هەیە سینۆری کوردستان هەیە پەرلەمانا کوردستان هەیە هەرێما کوردستان بخوازت و نەخوازن نیف سەر بخۆیە ئیتر بیر و باوەری و فێمکردنا ڕەوشا کورد زێدەتر بووە دوان دو ساڵێ داویدا. دکتۆر چالاکیên we tenê li Ewropa wê çê bibin yan jî li derveyê Ewropa jî دیاسپۆرا وەکو زانن لە دەرەوەی کوردستانە ئیتر لە هەموو دەبەرێکی دەرەوەی کوردستان و چالاکێمە دەست پێ بکە ئەم هێدیێدی دخوازن دەستی خۆ درێژی ڕۆژلاتە ناوینژی بکەن و هەموو جگایەکی کە ینی کورد هەنن بەردەوێ دیاسپۆرا هەبە وەکو بنگەشمەرە هەگەر کورد هەبن و چالاکی دەست پێ بکەن من بالا xwedayê tenê divan çalakî û van xwepêşandanan da tenê ala Kurdistanê heye ala tu aliyên siyasî tu partiyan tune ye ev biryareke wiha westandibû ئەمە پەیوەندیێمە لەگەڵ هەموو هێزên کوردستانی هەرچاپەرچێ کوردستان هاتەکردن و هەموو ئەم سەروێ گیان یەک کرێزیە کە پێویستە هەر ئالا کوردستان هەبە دوور بە حزبایەتێ ئەگەر سەر ئەساسی هەفکاری پارتین سیاسی بە ڕەنگە
هر پارتیک آلا خبرز بکه آلا کردستانی پیروز تنه وکو سمبولا کردستانه خاکا کردستان که ما پیوسته بپارێزن دوێ گەلێکی باش بوو هەموو بیر و باوەڕ ئەو بوو کە بەلێ ڕاستە کۆنفدراسیۆن وەختا دەست پێ بکە وی کاری ڤان چالاکیە هەر کەنێ لەژێر ئالا کوردستانە دوورش حزبایەتێ یعنی بدەهێنرا پەیوەندیە مەلگەل هەرێمێن پرچێن کوردستان بووە پارتیên سیاسی کوردستان بووە ئێمە ئەم عالیکارن پارتیên سیاسی کوردستان لێ ئێمە ئەم دخوازن ئەم دوور بش حزبایەتێ هەر چاپەرچێ کوردستان و کەسێک تێ نابمە پێویستە چاکێتی خۆی حزبایەتێ دەربە بهێلێن وەکو کوردستانی بێ نابمە گەلێکی سپاس دکتۆر ئیسماعیل کامل سەرۆکی کۆنفدراسیۆنا ڕەڤەندا کوردستانی ji Stockholm میوانێ مەبایی سپاس بۆ وەدە